وەڵا هەمووی جوانە ئێستا بۆ بە ترێن دەڵێ بە ساقۆ بم. کاک شاهۆ یادی سلێمانی و پیرۆز بێ پیرۆزە وەکو جەگری پارێزگای سلێمانی بەنیازن چ شتێ پێشەش بەم شارە جوانە بکەن لە یادەکەیە. پیرۆزبایی بنیادنانی شاری سلێمانی لە هاونیشتیمانیانی شاری سلێمانی یەکەم و لێرەوە لە سلێمانیەوە لە شاری شاران شارە حیاتەکە شاری پێکەوە ژیان شاری ڕۆشنبیری شاری ئەدەب شاری تەواوی سێکتەرەکان پیرۆزبایی لە تەواوی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و هەر چار پارچەی کوردستانەکەم و بەدڵنیاییەوە ئەوەی کە کراوە ئەرکی سەرشانمان بووە هیوادارین لە داهاتوو بتوانین ئێمەش وەک ئەوانەی پێشخۆمان ببینە بەشێک لە مێژووی پرشنگداری شاری سلێمانی لە بواری خزمەتکردن و ئەوەی کە پێویستەکە ئەوەی لە چاوەڕوانی هاونیشتیمانیانی شاری سلێمانیە لانی کەمی شایستەبوونیش بە سلێمانی پێشکەش بکەین. من دایم لە میوانەکانمە پرسم جەنابی شەوەکو بەرپرسێکی ئەم شارە حەزە بە چ شتێکی سلێمانی حەزە بە شوێنێشێتی سلێمانی هیچ شوێنێکی نییە حەزم پێی نەبێ حەزم بە گۆیژەیە حەزم بە سەرایە حەزم بە ساوڵەکەیە حەزم بە سەرچنارە حەت نەگەر سلێمانی ناو شارەکەی حەزم بە دەوروبەری سلێمانیشە هەڵبژاردننی شاری سلێمانی ئەو لۆکیشن و ئەو جوگرافیایە بۆ دروستکردنی شاری سلێمانی وای کردووە لە هەرکوێی سلێمانیابی وا هەستەکەی و خۆشترین شوێنی شاری سلێمانی کاک شاهۆ چ وشەیەکی سلێمانی و بەلاوە جوانە وەڵا هەمووی جوانە ئێستا بۆ بە ترێن دەڵێ بە ساقۆ بم.